بە ناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستانی بەرنامەی ئەندازە جوانترین سڵاوتان لێبێت. زۆر خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. لەم بەرنمەیەدا باسێک لە سیستەمی ئەریگەیشن سیستەم واتە سیستەمی ئاودێری بۆ ئێوە خۆشەویست دەکەین کە ئەم سیستەمە لە پارکی هەواری شار بە تازەترین سیستەم دادەنرێت. ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا زۆرترین وردەکاری زۆرترین زانیاری دەربارەی ئەم سیستەمە بۆ ئەوی خۆشەویست ڕوونکەینەوە. لەگەڵمان بن. سەرەتا زۆر سپاس دەکەم. حەز دەکەم باسی سیستەمی ئێریگەیشن سیستەممان بۆ بکەی واتە سیستەمی ئاودێری. زانین ئەم سیستەمە لە پارکی هەواری شار چۆن ئیشکرا بە کارەکانی، چۆن ئەم سیستەمە لە چەند بەش پێک دێت، ئایا نەجاحەتی هێناوە؟ سەرەتا زۆر بەگەرمی بە خراردنتانەکەم بۆ پرۆژەی پارکی هەواری شار. ئەم پرۆژەیە ماوەی چەند مانگێک لەموبەر کراوەتەوە بەڕێی هاوڵاتیانی شاری سلێمانیە. پرۆژەی پارکی هەواری شار بنیاتنەوە لەسەر ڕووبەری 4000 دۆنم کە گەوێتە باکووری شاری سلێمانی و نزیک لە شاخی ئاسمەر نزیک تونێلی پێشڕۆ. لە پرۆژەی پارکی هەواری شارە نوێترین سیستەمی تەکنۆلۆژیای ئاودێری بەکارهێنەوە لە پرۆژەکەیە کە ئەتوانم بگەڵم نەگەیشتۆ بە زۆر وڵاتانی دنیا. ئێمە کە بمانێت سیستمی ئاودێری بکەین بۆ شوێنێک پێویستمان بە کۆمەڵێشتە. پێویستمان یەکەم بە سەرچاوەیەکە، دومیان بە دیزاینکردنێک چۆن ئێمە ئاوەکە دابشکەین بۆ ئاودێریکردنی چیمەنمان هەیە یاخود دارمان هەیە یاخود پەرژینمان هەیە چۆن توانین ئاودێری بکەین. لە پرۆژەی پارکی هەواری شارە لەسەر ڕووبەری 823 دۆنم سەوزایی دروست کراوە. بۆ ئەم نسبەتە زۆرە ئێمە پێویستمان بە سەرچاوێکی ئاوی بەهێز هەیە کەەوەی توانین ئەوەی دار و چیمەن و پەرژین و لە گوڵ و گوڵزار هەیە بیپارێزین لە وشکبوون و ئەمانە لە وەرزی هاوینە. بۆ ئەمە بەسەش بۆ سیستەمی ئاودێریکردن ئێمە وت باسمان کرد پێویستمان بە سەرچاوەیەکی ئاوە. ئەو سەرچاو ئاوە ئێوە لە کێوە دەستانەکەوێت؟ بەڵێ، لە پرۆژەی پارکی هەواری شارە ئێمە 3 سەرچاوەمان هەیە بۆ ئاودێریکردن. سەرچاوی یەکەمیان پێی ئەوترێ ئاوی پرۆژەی قەڵاچواڵان هەڕووتە کە لە قەڵاچوالانەوە لە ڕێگەی 2 حەوزەوە کە هەر یەکەیان 25 مەتر تیرەکەیەتی بە نزیکەی 10 مەتر بۆ قوڵی لە ڕێگەی 2 پەمپەوە هەر لە نزیک ئەو پرۆژەیەوانێ تەنکێشی 400 مەتر مکعبیمان هەیە بە 2 پەمپ لە ڕێگەی حەوزەکانەوە ئاو ئەخەنە ناو ئەم تەنکیەوە. دوای ئەوەی کە ئەم تەنکیە فول بوو کاپەسیتەکەی 400 مەتر مکعبە لە ڕێگەی بۆری دەکتایڵی 12 ئینچەوانێ بۆی 2 پەمپ ئەو ئاوە لە قەڵاچوالانەوە ئەنێرێ بۆ سیتەک نزیک سڵیتەرەکەی سیتەک. بۆری دەکتایڵانە سیفەتی نەرمیان هێواتە بەڵێ بۆری دەکتایڵ بە حکمیەوەی دەکتڵیتی هەیە با بڵێن نەرمی هەیە وەکو بۆری حەوجۆش نییە لەبەر ئەوەی مامەڵەکردن لەگەڵیا ئاسانە. یەکەم کەم ئەتەقێ، دووهەمیش مەعالەجەکردنی ئاسانە، سێم گۆڕینی ئاسانە. بۆ نمونە بتێ بۆریەکە بتەقێ بە ئاسانی ئەگۆڕێ، بۆریەکە بگۆڕی بە ئاسانی ئەگۆڕێش بەوەی ئەو مرونەیە کە هەیەی. دوای ئەوەی کە هاتە مەحەڵتەی سیتەک لێش ئاینەن شت تەنکێکی 400 متر مکعبی لێیە لەگەڵ 2 پەمپە چیەکەن هەر لە ڕێگەی بۆری دەکتایڵەوە ئاو ئەنێرێ لە سیتەکەەوە بۆ سەر تونێلی پێشڕۆ. لەسەر تونێلی پێشڕە و تەنکێکی ئەمان شت 400 متر مکعبی هەیە، بەڵام کە ئەچێتە سەر تونێلی پێشڕە و بە دیوی سیتەکە لەوێەوە کە یەک بۆ ناو هاواری شار پێویستمان بە پەمپ نییە بە حکمی ئەوەی ئەوێ زۆر بەرزترە لە چاو بەرزترین نوختەی ئێرەیە. بەرزترین نوختە لە پرۆژەی پارکی هەواری شارە کە ئەم شوێنەیە کە ئێمە لێی وەستاوین تەنکی 10,000 متر مکعبە 1080 متر بەرزە لە ئاستی ڕووی دەریاوە. کەواتە ئەگەر ئێمە بڵین ئەو سەرچاو ئەوانەی کە ئێوە دەستانەکە و بەرهەمی ئێنن یەتە ئەم شوێنە ئەم شوێنە ئەمەی کە ئێمە لە سەری وەستاوین تەنکیەکە قەبارەکەی 10,000 متر سێجایە. ئەمەیەک دوو تەنکیێکی ترمان هەیە 10 متر لە سەروترە ئەوە 5,000 متر مکعبە، بەڵام ئەوە دان دروست کراوە بۆ ئاوی خواردنەوە بۆ لە داهاتووە ئەو مەشروعانی دروست دەکرێت بە دەوری پارکەکەیە ئیسفادی لەوە وەرەگیرێت.
وتمان کە ئاوەکە هاتە سەر تونێلی پێشڕە و لەوێ پێویست بە پەم ناکە بە حکمی ئەوی شوێنەکەی بەرزە هەر بە گرافیتی بەوەی بەرزی شوێنەکەی ئێوانێ هەر بە بۆری 12 ئینجی دەکتایڵ بەناو تونێلی پێشڕەوە بێ ئەگەر سەرنجتان نابێ بەڕێستان کە داخڵی تونێلی پێشڕەوە بی لە شاری سلێمانیەوانێ بەلای دەسەڕاست بۆرێکی 12 ئینجە لەسەر شۆستەکە دانراوە تا ناو پرۆژەکە. ئەبین ئێستا دوای سەرنج ئەین ئێستا ئاو ئەنێرێ لە قەڵات چوارانەوە ئێستا ڕاستەوخۆ لەم کاتەیە ئاو یەتە ناو تەنکچەکەەوە. سەرچاوی دووهەمیان بریتە لە ئاوی تونێلەکە خۆی پێشتر کە تونێلەکە دەستکراوە بە دروستکردنی ئاوێکی زۆر هەموو ئاگادارین ئاوێکی زۆری لێ هاتە دەرەوانێ و ئێمە چون چیمان کرد هەستین بە کۆکردنەوەی ئەو ئاوە مەنۆڵێکمان بۆ دروست کردووە لە تونێلی پێشڕەوە تا تەنکیەکان بەهۆی بۆرێکی هەشئین جوانێ ئیسفادەش لەو ئاوە ئەەکەین ئەمەش وەکو سەرچاوی دووەم. سەرچاوی سێهەممان بریتە لە ئاوی بیر و کارێزەکە. بەنسبەت پاش شێواری شارەوە ئێمە نزیکەی 9 بیرمان هەیە. ئەم 9 بیرە هەر هەمویان بیری ئێرتیوازین باشە ئالیەکە و پۆمپی خۆی تایە مۆلیدەی تایە بۆ کارپێکردنی لەگەڵ حەو کارێزیشمان هەیە کام کارێزانە چەند فترێک لەم و بەر هەمووی پاکردنەوەی بۆ کرا و ئێستا ئەو ئەن ئێمە چیمان کردووە تەنکیمان دروست کردووە دوایی کە ئەچینە سەری تەنکیمان دروست کردووە ئاوی بیر و کارێزەکانمان بۆ کۆوە کاتەوە لە ڕێگەی پەمپ و لە ناو تەنکیەکە کە کاپەسیتیەکان 600 مەتر سێجایە لە فرانکیەکەەوە هەر بەواستەی پەمپوانێ ئەیکێنە ناو ئەم تەنکیە 10,000 مەتر مکعبیەوە. ئێمە وەکو پرۆژەکە بەم سێ سەرچاوەیە ئەتوانین ئەم 10,000 مەتر مکعبە بڕکەین و بەپی سیستمی ئاودێریکردن و بەرنامە بۆ زۆنەکان ئاودێری خۆمانەکەین. دیارە لە هەموو سیستمێکی ئاودێریا پێکاتێکی زۆر گرنگ هەیە کە لە ڕووی ئابوووریەوە هەر چەندێک پارێت یا سەرفکەین زۆر نییە لەبەر ئەوەی دوایی سیانە و بەینتێناسمان لە کۆڵەکاتەوە ئەو پێکهاتێش بریتە لە فلتەر کە فلتەر زۆر زەرورە بۆ سیستمەکەمان لەبەر ئەوەی فلتەرێشن سیستم بە دڵی مەشروعەکە دائەنرێ لەبەرەوەی ئێمە ئێستا لێرە چەند جۆر فلتەرماندانە هەموو یەک جۆرە فلتەرانێکی نەخێر ئێمە چەند جۆرێکی جیاواز فلتەرمان هەیە یەکەم جۆریان میدیا فلتەرە کە میدیا فلتەریش ئەکرێت بە دوو جۆرەوە ساند میدیا فلتەر گرافڵ یا ئەتوانین تەبقاتی لم بەکاربێنین یان چەو بەکاربێنی وەنەوەیەکی ترمانەیە پێوترێت سکرین فلتەر کە سکرینی تیا و پارتیکڵە وردەکانەکرێت وەنەوەیەکی کەشمانەیە پێوترێت دیسک فلتەر لەم پرۆژەی هەواری شارەیە میدیا فلتەر بەکار هاتووە کە پێوترێت مۆز گراڤڵ تانک و لە ناویشیا دیسک فلتەرمان داناوە. لە پارکی هەواری شار چەند جۆر فلتەرمان بەکارهێناوە لەم مەشروعە لەبەرەوەی سەرچاوی ئاواکانمان جیاوازە پێویستەکە فلتەری جیاواز بەکاربێنین ئێمە گراڤڵ فلتەرمان هەیە و لە ناویشیا دیسک فلتەرمان داناوە لەبەرەوەی گراڤڵ فلتەرەکە بۆ چەمی قەڵاچوالانە لەبەرەوەی ئەو پارتیکڵی گەورەترمان بۆگرێت بەڵام لەبەرەوەی بیرەکان پارتیکڵەکانی بچووکترە پێویستەکە دیسک فلتەر دانی لەناو فلتەرەکانمانە ئێستا ئەو ئاوەی کە لەو شوێنانەوەیەن بۆ ئێرە دوای ئەوەی داغڵ بە ئەو خەزانەی ئێوە بێ ئەو خەزانە 10,000 مەتر سێجایە دوایەوە بە فلتەراڕە هەرچی پارتیکڵ هەرچی خەوش و خاڵ هەیە لێرە لە ڕێ ئەم فلتەرانەوە ئەیپاڵێ و ئاوەکە پاکەبێت. بەڵێ بازجارێ بێزگە لە خەوش و خاڵ خوێشمان هەیە وەکو کاربەناتی کالیسیۆم کە کلس دروستەکە لە بۆ لەڕێی چ فلتەرێکەوە ئەویش هەر لە ڕێگی ئەو فلتەرانەوە هەر بۆ مەبەستە دانبێ میدیا فلتەر و لەگەڵ دیسک فلتەر ئەو دوو فلتەرە زۆر کافین بۆ ئەوەی ئەو خەوش و خاڵە بگرێ و بازجاری ئەتوانی ترش بەکاربێنین وەکو ترشی هایدرۆکلۆریک کە ئاوەکەیەتە ناو فلتەرەکانمانەوە فلتەرەکان تەبیعی بە میدیا فلتەرەکەی تێپەڕەبێەوە پاشان بە دیسک فلتەرەکەی تێپەڕەبێ ئەو خەوش و خاڵە ئەگرێ لەگەڵ خوێەکان وەکو خوێ کاربۆناتی کالیسیۆم کە لەوانەیە پاشان مشکلەمان بۆ دروستکە لە هێڵەکانمان و ئەتوانی لەگەڵ ئەوەشا ترژ ئیزافەکەین بۆ ئەوەی ئەو کلسەمان بۆ بکوژە و بۆمان لاوە بە تەواوەتی بۆی هیچ مشکلێ لە هێڵەکانمان ڕوونە. دوایەوەی ئەو ئاوە بە فلتەرا ڕۆی ئەمەلەی فلتەرینی کرد و پاک بۆەوە هیچ شتێکمان هەیە بیکەینە ئاوەکە ئیزافەتەن بۆ ئاوەکە بۆ ئەوەی ئەو سیستەمە سیستەمێکی بۆ منە پاکتر ئەو ئاوە پاکشتر بێتەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو پارکە ئاو پێ بدەین. هەندێک جار ئەتوانین ترشی بۆ ئیزافەکەین بۆ ئەو ئاوە بۆ ئەوەی ئەو کلسانی کە ناو ئاوەکەیە بە هەموو شێوەیە کلسەکان بگوژێ بەو شێوەیە
لەگەڵ فلتەرەکەشە بەعزە جارێ ئەتوانرێ فێرتیلایزەر سیستم دابرێواتە سیستمێک بۆ پەینی چیمیاوی ئەتوانی پەینی چیمیاییش لەگەڵ ئاوەکە ئیزافەکەی کە ئەمە یەکێکە لە مهمیەکانی ئەم سیستمە کە ئەتوانی مەسەن لەگەڵ ئاوی ئاوەکە شعڕات و پەینی چیمیاییشی بۆ ئیزافەکەی بۆ ئەوەی مەسەلەن گەشەی گوڵڕەکەکان باشتر بێت. ئەی وەک سانەکردنی ئەم فلتەرانە بەڵێ سانەکردنی قورسیان ئاسانە وەڵای سیانەکردنی ئاسانە بەس ئەبێ مەسەلەن کە خۆشوخاڵی ئاوەکە زۆر بوو ئەبێ مودەی سیانەکانی نزیکتر بێ مەسەن بۆ نمونە هەموو هەفتەی جارێک پرۆسسێکی بۆ بکەی کە پێوترێت پرۆسی باگۆشی پێوترێ باگۆشی پێوترێ ینی عملی شتنی عکسی بۆ ئەوەی ئەو فلتەرانە ئێمە پاچکەینەوە کە ئاوەکە لە تێچە 10,000ەوە بە هێشت هێڵ هاتە ناو فلتەر سیستمەکەەوە لە فلتەر سیستمەکە ئێمە 24 یەکی فلتەرمان هەیەواتە هەموو سێیەکەیەک فلتەر بۆ هێڵێکدانراوە و پاش ئەمە کە ئاوەکە لە فلتەرەکە بە شێوەیەکی پاک و ڕێک و پێک دەرچوو بە هەشت هێڵ ئەگوێزرێتەوە هەشت هێڵی گراڤیتی واتە بەڵێ هەر هەشتی لێ کاتە ئیشەکەیان بۆ منە نیوەی ئیشەکە و نیوەکەی تری هەمووی ئیشەکە لە بەرەوەی ئێمە کلۆز لوپمان هەیە واتە ئاو لە هەموو هێڵەکانە هەبێت ینی هەموو کێشەیەک بۆ ئێوە پێویستان بارە شتێکە کێشەیەک بۆ من لە دانێ لە دوایانە دروست بوو ئەو کاتە ئێوە چیەکەن ئەتوانین زۆر بە ئاسانی بیگرینەوە لەبەر ئەوەی ئەو هەشت هێڵە دانراوە ینی هەموو دوو هێڵێک بە تەنی ژێکەوە دانراوە ینی ئەگەر هێڵێکیان کێشەی تێ بکەی ئەتوانین لە هێڵەکەیەوە ئاو دابینکەین سەبێ ئەم هەشت هێڵە لەبەر ئەوەی ئێمە فەرقی ارتیفاعمان زۆر زۆرە لەبەرەوە پێویست ناکە مەسەڵەن مڵسەخات و پەمبیونتی بۆ دانین لەبەرەوە بە گرافیتی خۆی زۆر زۆر بە ئاسانی ئەڕوا بەڵام هێڵێکی کەمان هەیە بۆ ئەو مەڵتیخانەی کە ئیلیڤیشنەکانیان لێرە بەرزترە لەبەرەوە ئەو هێڵە پێویستەکە کە ئێمە مزەقی بۆ دانین بۆ ئەوەی ئاو بگەینی بۆ مەڵتیخانە. ئەم شوێنی کە ئێمە لێ وەستاوین ئەمە زۆنی 25 پێوترێت لە پرۆژەی پاشێواری شوارە ئەمە یەشەکە لەو شوێنانەی کە 4 تەنکیتیایە ئەمە لۆکیشنی یەشەکە لە تەنکیەکە بەنسبە پرۆژەی پاشێواری شارەوە بەڵێ ئێمە ئەو تەنکیانی کە لێرە دروست کراوە پێشتر ئەندەرگراوند تانکە بڵێن لەگەڵ گراونددا یەک لیڤڵە کۆنکریتیە لە ناوەڕاستەوە کراوە بە دوو بەش و دوو فەتحیتیایە بۆ تێکەڵبوونی ئاوەکە بۆی ئەگەر شوێنمان هەیە لە لای ڕاست ئینلێتی هەیە و لە لای چەپیش ئینلێتی هەیە بۆی ئاوەکە یەک بگرێتەوە قەبارەی ئەم تەنکیانە کە 4 تەنکین قەبارەکانیان 600 مەتر سێجایە ئەم 4 تەنکیە دابین کراوە بۆ لە خۆگرتنی ئاوی نۆبیر ئەو نۆبیرەی کە هەمانە لە کە پێشتر باسمان کردووە بە شێویش بەربڵاو بڵاو بوونەتەوە لە ناو پاشێواری شارە ئاوەکانیان لە ڕێگەی پەمپەوە ئەنێنن بۆ ئەم تەنکیانە ئەم تەنکیانە هەر یەکە و سەرەمەنۆڵی تایبەتی هەیە بۆ کەشفکردن و زانینی ئاو یاخود بۆ چوونە خوارەوە و کەشفکردنی بەرز و نزمی ئاو لێرەیە ئێمە هەر تەنکێک پەمپڕوومێکی هەیە و زایدەن کۆنتترۆڵێکی هەیە ئێستا لە پێشەوە فەرمونون ئەمە پەمپڕوومی ئەم تەنکیە لێرە ئەبینین دوو مزەخەمان هەیە کە یەکێکیان ئیش پێ ئەکرێت و یەکێکیان ستاندبایە بۆ لە حاڵەتی لە کارکەوتنی ڕئیسیەکە هەتاوەکو چاک ئەکرێ ئیش بەوەی ترەکەین هەر تەنکیەک ئینلێتی تایبەتی خۆی هەیە بە نسبەت ئەو بیرەی کە ئاوەکەی بۆیەت و ئاوتلێتی تایبەتی خۆشی هەیە کە ئەینێرێ بۆ تەنشی ڕئیسی لە سەروی پرۆژەکە تەنشی 10,000 مەتر مکعبی و هەر کاتێک ئێمە بمانەوێت ئەم تەنکیە بشۆین ئێمە درێنمان هەیە نزمترین نقطەی ئەم تەنکیە وەرگیراوە لەوێەوە بۆریە کە درێژ کراوەتەوانێ کە بەرەو ئەم شیوەی بەردەممانە ڕوا مانێ پاشیکەینەوەوانێ یا مەعالەتەمان بوێ بۆ نمونە تەقینە یا لێچوونە بەنسبەت تەنکیەکەەوە کە ڕووبە ئێمە درێنەکە ئەەکەینەوانێ ئاوی ناو تەنکیەکە بەتاڵە بێ و هیچتیان نامێن کەواتەم ئەتوانین بڵین یعنی ئەو سەرچاو ئاوەی کە خۆت باست کرد سەرچاوی ئاوی
پارکی هەواری شار لە ڕێی سێ سەرچاوە ئەتوانین یعنی تەواوی ئەم پارکەی پێ ئەو بدەین. بەڵێ ئەویش بە بەرنامەدا ڕێژی ئەکرێ بۆ نمونە هەر بەپێی سەعات و بەپێی دەقە و بەپێی گەورە و چوشی زۆنەکان ئەگۆڕێ. ئێمە لە پرۆژەکەیە 38 زۆنمان هەیە 21 زۆنی سەوزایی بۆ کراوە و لەم کاتەیە کە خەڵک یە سەردانی پرۆژەکەکە بۆ نمونە بە شەوان تایبەتی خەڵک بڵاوە بێتەوە بە ناو پارکەکە ئێمە ناکوتوانین ڕێگری لە خەڵک بکەین بڵین مێرە ناوباخەکە ئاودریمان هەیە ئەو کاتانە نیزام کراوە و بۆی هەم نە لە خەڵک تووشی حاڵاتی تەڕبوون ئەوە بێ و نە سەوزایە یا خوددارە یا دەوەن یا گوڵ و گوڵزار تووشی کەم ئای ببین. لە کاتی هەبوونی کارەبای ئەتیادی کارەبای هەمووی بۆ ڕێکێشراوە بە مەزبوطی بە ئەندەرگراوند ئیش هیچ شتێکی ظاهیری نییە هەمووی لەژێر عەرزایە. لە کاتی بوونی کارەبای ئەتیادی ئەوە نێرین بەڵام لە کاتی نەبوونی کارەبایە ئێمە مۆلی دەمانێ کە بمانەیە مۆلیدەکە ئەخینەش ئیش هەر مۆلیدەیەک دوو کۆنتترۆل ڕوومی لەگەڵایە دوو کۆنتترۆل یەشان بۆ پمپی یەکەم یەشان بۆ پمپی دوم گازی بۆ دابین کراوە مخشاخیلی تایبەتی خۆی هەیە لە کاتی پێویستبوون بەو کاتی کە ئەم تەنکشێ پڕ بوو مشەخیلەکە ئیشی خۆی ئەزانێ بە هەر پمپێک کە خۆی بۆی دیاری کراوە پێشتر لەلایەن سەرپەرشتیارەکەیەوە ئیعازی ئەدرێتێ و داگیرچێنن لە کاتی نزیکی بەتاڵبوونی پمپەکە تەنکشەکە ئەفوو ئەوەستێنرێ چاوەڕێ ئەکرێ هەتا پڕ بێتەوانێ. ئەو پێکاتە سەرەکیانە چین کە لەم سیستەمی ئیریگەیشنە بەکار هاتوو. بەڵێ طبیعی سەرەکیترین پێک هاتە پایپلاینەکانیانی هێڵی بۆریەکانمان لە دوای فلتەرەکانەوە کە باسمان کرد. ئەو پایپانە کە بەکار هاتووە چەند ئینجی؟ بەڵێ بە میلیم ئەمانە 160 میلیممان هەیە 100 میلیممان هەیە 63 میلیم 50 میلیم و هەرە بچووکەکانیشان 20 میلیم و 16 میلیم. بەڵێ جگە لە پایپ چیتر بەکار هاتوو؟ جگە لە پایپەکان لەبەرەوەی لە پایپلاینەکان فەرقی ئیرتیفاعمان زۆرە لەسەر پایپلاینەکان هەندێک قوفڵمان هەیە قوفڵەکان وەکو وێڵ ڤالڤ و گەیت ڤالڤ ئەمانە بۆ کردنەوە و داخستنی هێڵی بۆریەکان بەکاریە بۆریە 160ەکان کە لەژێر ئەرزایە و هەمووی نابیێ بەڵام بۆ ڤالڤەکان چەند منهۆڵێکمان دروست کردووە کە مەجموعەیە ڤالڤی هەیە و بۆ پرۆتێکشن بۆ حیمایەکردنی هێڵە ڕئیسیەکانمان و هێڵەکانی ناو زۆنەکانیش ئێرڤالڤمان هەیە پرێژەر ڕیگولیتەرمان هەیە پرێژەر ڕیلیف ڤالڤمان هەیە لەگەڵ پرێژەر تانکیشمان هەیە بۆی زەخت کەم بکەینەوە چونکە ئێمە ئەبێ لەسەر هێڵەکانمان 5 بار بێ لەسەرەوە تەبیعی ئیرتیفاعێکی زۆرە 160 مەتر ینی 16 بارەکە بۆیە پێویستەکە ئێمە ئەو زەختە کەم بکەینەوە و لە ناوەوە سپرینکلەر سیستممان هەیە واتە سیستمی پرژاندنمان هەیە هەروەها سیستمی دریپمان هەیە ئەمانە پێویستیان بە دووبارە پێویستەکە طبیعی ئەو پرێژەریان بۆ کەمکردنەوە بەم ملحقاتانە ئێمە پرێژەرەکان کەم بکەینەوە نەوعی پایپەکانیشمان هەمووی پۆلی ئەسیلین پایپمان بەکارهێناوە لە ناو سیستمەکەمانە طبیعی لە پایپە 160ەکانەوە بۆ ناو زۆنەکان بە پایپی 100 میلیم چۆتە ناو زۆنەکانەوە ئەویش بەپی ئێریای زۆنەکەی یعنی پێویستی بە چەند ئاو بوو بێ لەوانەیە لە چەند لایەکەوە بۆری سەودەیمان بۆ ڕاکێشا بێت پاشان بۆری 63 و دوای ئەوە بۆری پەنجایی لەسەر بۆریە 20 میلیمەکان یا 16 میلیمەکانمان دریبلایمان هەیە لەگەر سپرینکلەر. یەکێکتر لە سەرچاوەکانی ئەو لە پرۆژەی پاکشێواری شارە بۆ سیستەمی ئاودێری بریتیە لە بیر و کارێزەکان بیرەکان بەنسبەت بیرەکانەوە کە ئێمە وەسان لەم شوێنەیە ئەمە بیری ژمارە دوی پرۆژەی پاکشێواری شارە ئێمە نۆ بیرمان هەیە ئەم نۆ بیرە هەمویان ئیرتیوازین کە چەند ساڵێ پێش ئەوەی ئەم مەشروعاوە زۆر گەشە بسێنێ ئەم بیرانە لێدراون هەموو بیرەکان تێستیان بۆ کراوە بیرەکان قوڵایان زۆرە بۆ نمونە هەمانە لە قوڵایی 120 مترەوە تا 250 متریشمان هەیە نۆ بیرن ئەم بیرانە بە حکمی ئەوەی شوێنەکانیان جیاوازە طبیعی دیسچارجەکانیشان بۆ نە چەندێک ئاوێن ئەوەشیان جیاوازە بۆ نمونە بیرمان هەیە 6 لیتر 6 متر سێجا ئەو تایاتێ لە سەعاتێکە ئێستا بۆ نمونە بیری دوو کە ئەمە بیری ژمارە دووە دیسچارجەکەی 21 متر سێجا ئەو ئەیە لە سەعاتێکە و سێ-چوار بیریترمان هەیە وەکو ئەمەژێکێکە لەوانە شەمعەمان بۆ داناوە بۆ نمونە ئەو زۆنانی کە دوای سیستەمی ئاودێریکردن داریان تیان ڕوێنراو یا تۆزێ دوورە دەستن ئێمە چیمان کرد هەڵساین بە دروستکردنی شەمعە تێگەی ئەم شەمعەیە ئەوە ئەم بۆریە بەم شێوەیە دروست کراوە لە کاتی دابگیرسانی مزەخەکانە تەواو مزەخەکان لە بنی
ئەخیر بۆریە بەوە جوین ئەکرێت لە قوڵایی بیرەکەیان بۆ نمونە ئەگەر ئەمە 120 متر بێ لە 150مە پمپەکان لە یادانراوە بە بۆری هەمووی جوین کراوە جوان تا سەری سەرە و وایری مسەخی بۆ دانراوە و ڕەبت کراوە بە هەردوو جۆ کارەباکەوە لە کاتی نەبوونی کارەبای هەرێمە مۆری دەدانراوە ئەمەش ئۆتۆماتیشی ئەم مۆلیدەیە کە بۆ دانراوە کۆنتترۆل ڕوومێکی هەیە ئەو کۆنتترۆل لە ڕێگەی ئەوە ئێمە ئەتوانی ئیشکەین بە بیرەکە چ بمانەوێت بینێرین بۆ خەزانەکان کە چوار خەزان دابین کراوە وتمان بۆ نۆ بیرەکە وا بگونجێ کە نزیک بێت لە چەند بیرەکە و ئاوی بیرەکان وەرگرە خەزانەکان ئەمە ئێستا بە دوو شێوە ئاوەیە یەکەم بۆ بەڵێ هەر بیرێک و منطقێکی جیاواز بەڵێ بەڵێ ئێستا بۆ نمونە لە چەند زۆنێکی جیاجێ هەمانە ئێستا بۆ منە بیرێکمان هەیە لێرە بیرمان هەیە لە زۆنی 25 زۆر سەروتر ئێرە ئاگە بیری هەشتمان هەیە بیری نۆمان هەیە لە سەروترە ئاوا بە بەربڵاوی بەناو مەشروعەکە بڵاو بوونەتەوە و تەنکیەکانیش لە سەر و خۆیانەوە دیزاین کراوە کە ئاوی بیرەکان کۆکاتەوە و ئەو ئەنێرن بۆ خەزانی 10,000ەکە ئەمەش وتمان ئەم شەمعەیە دابین کراوە بۆ ئاوی تەنکەرە ئاوی تەنکەر ئاەتیادی لێرەوە پڕەبێت و هەموو بۆریەکانیش کە ئاوی لێ ئەنێرێ بۆ تەنکەکان بە بۆری پۆلی ئەثیلین لەبەر ئەوەی ئاسانە بۆ نوشتانەوە لە حیمکردنی بەسیتە و خۆشتە بۆ ئیشکردن وەک لە بۆری ئاسن یاخود دەکتال کە بەکاری بێن. یەکێکی تر لە سەرچاوە ئەوەکانی پرۆژەی پاشێواری شار بریتە لە کارێزەکە. ئەم کارێزانە نزیکە 7 کارێزە بن کە کۆن دروست کراون لەم زەوی پرۆژەی پاشێواری شارە بەڵام ئێمە هەستاین چیمان کرد هەستاین بە پاکردنەوەی کارێزەکان هەر کارێزە و لە چەند شوێنێکی جیاوازن دوور و نزیکن لە یەکتریەوە ئەم کارێزە ئێمە جاری تر هەڵمان کەینیوانێ و ئەو قوڕوولوی تۆپیسی کە چەند ساڵبووتیایە بوو هەموویمان ڕاماڵی و هەر کارێزە و ئێستا بیری تایبەتی خۆیە بوون لە کارێزەکە دفنە تا دوای دوایە 100 متر 200 متر قوڵە بیرمان بۆ دروستکردنەوە لە کاتی پاکردنەوە لە ڕێگەی ئەو بیرانەوە ئەچیتە خوارەوە ئتر بە حەبل بێ بە هەرچیە بێ ئەو قوڕی دێ پاکەینەوە ئێمە هەستین چیمان کرد لە بەردەم کارێزەکانە هەستین ئەمەی کە ئێمە لە سەروەستاین تەنکیشی ئەندەرگراوندە ئەندەرگراوند تانکمان دروست کرد کە کانتیش کۆنکریتی و ناوەکەی هەمووی جوان معالەجە کراوە بە مەوادی ئیپۆکسی عازل لەگەڵ چوادەورەکەشی بە ئەیزۆگان بۆی هیچ کێشەی لێچوونمان نەبێ ئەم دروستمان کردووە بۆی ئیسفادە لە ئاوی کارێزەکان بکەین ئاوەکەی کۆ بکەینەوە یاخود بۆ مەبەستی ئەم حەوزە هەیە لە پێشمانەوە کە نافورەکەی لە بەردەمایە و بۆ جوانی دروست کراوە یا بۆ ئەو مەبەستە بەکاریە یاخود بۆ مەبەستی کۆکردنەوەی ئاوەکەی ئەینەریم بۆ تەنکی 10,000 متر مکعبی تەبیعی لێرە بۆ نمونە ئەم تەنکیەکە ئێمە لەسەری وەستاوین ئەم مەنۆڵانەی کە دروست کراوە کە بتوانین کەشفی ئاوەکەی پێ بکەین بۆیە بەرز دروست کراوە بۆی دەستی مناڵ یاخود سەر و مناڵ با بڵێن هەرزەکارەوەی نێگاتێ بۆی حاڵەتی کەوتنە خوارەوە ئەوانە ڕوونەیە ئێمە لە جاتیەوەی لە عەرزا دروستیکەین هەستاین ئەمەمان بەرز کردەوانێ بۆی خوا نەخواستە لە مەدەستی حاڵەتی ڕوودانی کەوتنە خوارەوەی مناڵ و ئەوانە بە دوور بێ ئیتر ئەتیادی چەند کارێزمان هەبێ بە هەر کارێزەکان ئەو سێ تەنکشە دروست کراوە و بە هەمان شێوە ئیسفادە لە ئاوەکەی کرێ و ئەنێرە بۆ تەنکشەکان ئێستا ئەم تەنکشە لە حاڵەتی ئۆڤەرفلوێە ئاوی کارێزەکە ناگیرێ ئاوەکەیت بە بەردەوامی ژێر زەویە ئەم تەنکی بۆ پڕ کردین ئاوەکەی ئەنێرێ ئەگەر ئیشمان پێی نەبوو ئاوەکەی ئۆڤەرفلوەکە لەم ئێستا کە ئەیبینین ئەچێتە حوزەکەی بەردەمی و لێشەوە نافورەکانی پێ پڕەبێتەوە حوزی بەردەم نافورەکان
بۆ جۆرە ئەمە ئەتوانی ئیسفادە لە ئاوی کارێزەکان بکەین ئەم خەریتەیە کە لە بەردەستمانایە ئەمە خەریتەی پرۆژەی پارکی هەواری شارە لەم خەریتەیە ئاماژە بەچی درراوە ئاماژە ئیریگەیشن سیستەمەکان هەمووی نە ئێمە بەنسبە پارکی هەواری شارەوە هەر خەریتەیە کە پرنتی ئەەکەین بۆ مەبەستێ پرنتەکرێ ئێمە ناتوانین هەرچی دیتەیڵاتە لە یەک خەریتەیە لەسەر یەک وەرەقە جێیکەینەوە چیمان کردووە هەموو مەبەستێک و خەریتەیش خاصی خۆی هەیە ئێستا ئەمەی کە لە بەردەستمانەیە ئەمە تەنها هێڵکاری پرۆژەی پارکی هەواری شارە بە نسبەت بیر و تانکچەکانەوە ئێستا کە لێرە سەیری ئەەکەین ئەم شوێنەی کە ئێمە لی وەستاوین ئەم نقطەیەکە بیسەبەت تقریبا ناوەڕاستی پرۆژەکەیە ئێرە مەدخەلی پرۆژەکەیە ئێرە ئەم دوو شوێنە ئەمە تەنکی 10,000 ئەمەش تەنکی 5,000 کە بۆ ئاوی خواردنەوە دابین کراوە لە داهاتوودا بۆ پرۆژەکانی چواردەوەری پرۆژەی پارکی هەواری شار بۆ نمونە ئێمە وتمان نۆ بیرمان هەیە ئەمە وێڵی 1 وێڵی 2 3 وێڵی 4 5 ئەمە 6 بیری حوت ئەمە بیری حوت ئەوە بیری هەشت ئەمە بیری و وتمان ئەم نۆ بیرە کە هەمانە ئەو ئەکەنە ناو چوارتانشەوە چوارتانشەکە کە 600 متر مکعبین ئەمە تانشی ڕقم سەیە ئەمە تانشی ڕقم 2 ئەمە تانشی ڕقم 1 ئەمە تانشی ڕقم 4 کە ئەمە بۆ نمونە لێرە ئاماژە بە چی دراوە بە دیسچارج و قوڵی بیرەکان لێرە بۆ نمونە 3.6 لیتری دراوە لە سەکن لەگەڵ 125 متر قوڵە 125 مترە بەڵێ 125 متر قوڵە 3.6 لیتر ئەیە لە چرکەیەەکە هێدی ئەمە با بڵین بەرزی لە ئاستی ڕووی دەریاوە ئەم شوێنە 933 مترە باشە لێرەیە بووە بە 993 متر لێرەیە 1000 متر بەڵێ بیرەکان ئەمە چونکە بە حکمی ئەوەی لێرە نسیمترین نقطەیە ئەم شوێنە 980 متر بەرزە لە ئاستی ڕووی دەریاوە تانکی 10,080 متر بەرزە ئەها ئەگەر لێرە بنووسی 1080 لێرە بیبینی 1080 متر بەرزە ئەم جیاوازیە 200 مترە ئەم 200 مترە 20 بار دروست ئەەکە بۆ ئەوەی خەلەلی بۆریە گوشتنەکانمان کەم بێتەوە ئەوەی کە ئاماژەی پێدرا بەنسبەت پرێژە ڕێگولێتەر و ئەکسپاشن تانک و ئێرڤالڤ و ئەم جۆرانە کە دانراوە بۆ ئەوەی ئەو زەختە کەم بێتەوە چکە 20 بار تەحملی بۆی ناکات و زۆر زۆرە ئەیتاقێنێ چیمان کردووە ئەو گروڤالڤانەمان هەیە لەناو گروڤالڤەکە ئەو ملحقاتانی تایە کە هەڵەستن بە کەمکردن و دابەزانی پرێشەرەکە بۆی بۆریەکە تەحمل کە ئێمە چەندێکمان بوێ کە 2 بارڕە یا 2.5 بە نسبەت سپرینگلەر و دریپەرەکانەوە ئەوە نەمان پێویستە بۆ ئەو پرژاندن یاخود بۆ دڵۆپاندن ئێستا ئەمانەوێ چی بکەین هەندێک لە ملحقاتەکانی سیستمی ئیریگەیشنتان پێ بناسیێنم ئەمەی کە ئێستا هەیە ئەمەی بەدەستیمنەوە ئەمە سپرینگلەری پێ ئەوترێ ئەمە بۆ ئەو دانی چیمەند بەکارێ یاخود لاون بە ئەسمانی ئینگلیزی ئەو ملحقاتانە هەمووی لە جۆری مارکی زۆر باش و بە کوالیتی کۆنتترۆڵە هاتووە بۆی کە باشترین بەڵێ ئەمە کە ئەبێ کە سێت ئاپەکرێ با بڵێن لەو ئینەکەیە تەنها ئەمەنی دیارە دوای ئەوەی کە ئاوەکەی بۆ هات ئاوەکە لێرەوە زەختەکە بە زەختی 2.5 بار ئەمە بەرزەوێتەوە سەبا هەر بیکەینەوەێ بۆی زیاتر ئاشنابین ببینینی ئەمەمانی ئەمە کە بەرز بووە ئالێرەوە ئاوەیە بمانەوێ دیسچارجی ئەم سپرینگلەرە کەم کەینەوە ئەم دەڕنەفیزەمان هەیەین لێرە زاید و ناقسی لەسرە بەلای زائیدەکەی ئەبایی دیسچارج زیاکە ئەمە ڕۆتەری 5,004 پێوترێ دیسچارجەکەی ماکزیمەم 15 متر ئاو فڕەیە بیشیکەیتە سەر نزمەکەی کە بەم زاید و ناقسە بەمە بای ئەی چی لێ ئەبێ نزمترینی 7.2 مترە لێرەیە کە ئەممان کردوێتەوە لە شەریکەوە چی بۆ داناوی فلتەری بۆ داناوی ئەم فلتەرە چییە بۆ نمونە
لە کاتی بۆ نمونە ئەو قڕولیتەی کەیە لە سەرچاوەکانەوە ئەگەر لە فلتەرەکانیش دەرچوو ئەوە نەورد بوو ئەمەی بۆ تەسمیم کراوە ئەم فلتەرانە بەس ڕێگە بە چوونە ژوورێ ئاوەکە ئایا ئەگەر ئەمەش گیرە ناو ئەمە پڕە بێ لەبەرەوە ئەمە بێت چی بکەین دایمە ئاگاداری سپرینگلەرەکان بین لە مەترسی گیران بیان پارێزی لە پرۆژەی پاشێواری شارە دوو جۆر سپرینگلەر بەکار هاتووە ئەگەر شوێنێ مەودای زۆر بێ 5,000 بەکارێنی بۆ لەبەر ئێمە بەڵام کولفەی زیاترە 3,000مان هەیە ئەمە 2 بۆ 7 مەترە دیسچارج باڵی مەودای ئاوفڕیانەکەی ئەمە کولفەی کەمترە ئەگەر شوێنێ زۆر فراوان بوو ئەمە بەکارێنم ئەگەر شوێنێ تۆزێ باریک بوونەوەی تیا بوو ئەمە بەکاربێنم بۆ ئەوەی کە کۆستم کەمتر بێ لە نیزامی سپرینگلەرە ئەبێ بە جۆرە دیزین کرێ کە کۆتایی پرژەی ئەمە بیا لە نهایەتی ئەم سپرینگلەرە بۆی ئۆڤەرلاپ دروست بێ بۆی ئەو چیمەنەکە ئەو بخواتەوانێ ئیسفادە لە هەردوو سپرینگلەرەکە بکە بەهۆی ڕۆچوونی ئاوەکە بۆ ناو چیمەنەکە بەمەش ڕێژەی سەوزایەکەمان جوانترە بێ وەک لەوەی ئەگەر دوورتر دانی لەوە ئەچێ بەهۆی باوە بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئەوە ئەبێ بە بوخاریا بەهۆی باوە ئاڕاستەی ئاوەکە ئەگۆڕێت لەوانەیە لای بە چیمەنەکە نەتوانێت ئیسفادی لێکە ئەمە بەنسبەت سپرینگلەرەوە لە پرۆژەی پاشێواری شارە کە باسمان کرد نوێترین سیستمی تەکنۆلۆژیای تیا بەکار هاتووە کە ئەوی سیستمی سۆلینۆید ڤاڵڤە لە پرۆژەی پاشێواری شارە کە ئەمە خەریتەکەیەتی بەعام ئێمە لێرە چیمان هەیە لە زۆنی حەڤە ئەم شوێناکە کە ئێمە لێوەی وەستاوین کۆنتڕۆڵ ڕووممان هەیە باشە ئەم ژوورەیە کە ئێمە ئێستا لێرای وەستاوین ئەم ڕێگەیشتنە سیستمەکە لە کۆنتڕۆڵ ڕوومەوەیە کە لە ڕێگەی بەڵێ لە ڕێگەی کۆمپیوتەرەوە ئێمە ئەتوانین فەرمو بەس با یەک ئاماژە بە شتێ بم پێشەوە لە ڕێگەی کۆمپیوتەرەوە چیمان هەیە دیکۆدەرمان هەیە سۆلینۆید ڤاڵڤمان هەیە ئێمە لە ڕێگەی بەواستەی ئەم دوو ملحقاتەوە لێرە بە یەک کلیک ئەتوانین قفڵ بکەینەوەیە دری بکەینەوە یا سپرینگلەر بکەینەوە ئەم دیکۆدەرە بە 24 ڤۆڵت ئیشەکە لەو سیستەمەوانێ کە بە سێکشێ بڵ ڕۆیشتۆ ئەم سێکشێ بڵە بڵاو بۆتەوە بەناو پرۆژەکەیە کارەبا ئەیان بەم دیکۆدەرە 220 ڤۆڵیەتە ئێرەوانێ ئەم 224 ڤۆڵت ئاوتپوتە ئەیاتێ ئاوتەکەی چەنە ئاوتەکەی ڕەبتەکرێ بە چیەوە بەم سۆلینۆید ڤاڵڤەوە باشە هەر ئەوەنەی من ئەیعازم لێرەوە کلیکم لێ کرد بەواسطەی ئەمەوە ئەم سۆلینۆید ڤاڵڤە ئەکرێتەوە خودکارانە ئۆتۆ چەندێکم بوێ ئەوەی ئاویم ئۆفم کرد ئەمە ئەکوشێتەوە ئیتر نەقفڵ ئەەکەمەوە هیچ دەستکاری شتێشتر ناگەم پرۆگرامی ئێسش فەرمون ناوی پرۆگرامەکە ئەمە لەلایەن شەریکەی ڕێینبێردەوە دیزاین کراوە ئێستا ئەم پرۆگرامە فول لاینسنسی بۆ وەرگیراوە لە شەریکەی ڕێینبێردا بۆ نمونە داوای پرۆگرامی هاواری شاریان لێ بکەی سایت کۆنتڕۆڵ ماپ ئەم شتە بوونی هەیە و با بڵێن محتەریفە لێرە ئەمە سیستمەکەیەکە هەمانە باشە ئەمانەی کە هەن ئەمە هەمووی گروپ ڤاڵڤەکان هەمووی مەنهۆڵە و ڤاڵڤەکانی تایە ئێمە بمانەوێ سیستمی ئاودێری بکەین چیەکەین یەینە سەر گروپ ڤاڵڤێ ئەمەیەتە پێشەوە پی مەبەستمان لە سپرینگلەرە چەندمان پێویستە ئاو بم تایمڕان 2 منت 3 منت بە ئارەزی خۆ بۆ نمونە من 10 منت ئاوی ئێمێ سەحەکەین لێیە ئۆکەی باشە ئەوە کە سوور بوو یعنی ئێستا ئاوێتە دەرەوە لەو شوێنەوە لەو قفڵە ئاوێتە دەرەوە بەڵام ئەگەر سوور نەبوو یعنی خەلەلێک هەیە هونەریەکان ئەچن یا خۆمان ئەچینە سەر ئینەکە و کێشەکە حەلاکەین کە تەواو بوو دەبڵ کلیک
کاتەکەی تاواکە خۆی ئۆتۆ ئەوەستێ بەڵام ئەگەر لە حاڵەتی لە ناکاو شتێ ڕووبە یەم لێرە چی یەکەم لێرەوە ستۆپ یەکەم ستۆپ ئێمە جگە لە ئۆتۆ سیستەمی مانوەڵیشی هەیە سیستەمی مانوەڵمان هەیە بۆ نمونە ئەم کۆمپیوتەرە لە کارکەوت یا هەر حاڵەتێکی نەخوازەوە ڕووی ئیتر ئلکتریکە ئەرچیەکە چیمان هەیە ستافمان هەیە کە شارەزایان هەیە چۆن مانیوەڵانە قفڵەکان بەکاربین ئەو کاتە ئەو سۆلینوید ڤالڤە کە لێرەوەی ئاسوەرەگرێت دەوری نامێنێ لە گروپ ڤالڤەکانەوە کە مەنهۆڵ و ڤالڤەکانی تایە ئێمە ئەزانین بۆ نمونە ئەم قفڵە عیدی کام لاینەیە ئەم قفڵم کردەوە کوێ ئاوە خواتەوە مەنیوەڵانە قفڵەکە ئەەکەمەوە بە کاملی لە هەر مەنوەڵەکە ئێمە ئەتوانین دوو قفڵ بکەینەوە بۆ نمونە بۆریەکە 5 میلیم بێ ئەتوانین دوو قفڵ بکەینەوەە سەڵدەی بێ 3 بۆ 4 تر ئەەکەینەوەانێ بۆی کە بۆریەکان پڕ بن لە ئەو بۆی سیستەمی بۆی کێشەی هەوا ڕوونەیە تێگەی ئەوە کەی بمانەوێ ئاوی ئەین و تاوکەی ئاودانەکەی تاوا بوو کاتەکەی تاوا بوو چارەکێکە 20 دقەیە 40 دقەیە ئاو دێریەکردنەکەی ئێتر یا لێرەوە ستۆپیەکەی یا بەمانێڵی لەوێ قفڵەکە ئەگریتەوە هیچ کێشەیەکە نابێت پاشەوەی لە کۆنتترۆل ڕوومەوانی ئاسمانە بە کۆمپیوتەر لە ڕێگەی دیکۆدەر و سۆلینوید ڤالڤەوانێ چەند دەقەمان بوێ ئیعازەین بە سۆلینوید ڤالڤەکە ئەگەین بەم نەتیجێ ئەمە ئەبینین سپرینگلەرەکانە لێرە هەمووی بە شێوەیەکی زۆر جوان تەسبیت کراوە لە دووری چەنەوە داندا بۆ نەکاتە سپرینگلەرێک لەدانا بێ لە دووری چەنە ئیترەوە دانێکی تردان 12 مەتری بینە زۆربێ بۆ لەبەرەوەی ئۆڤەرلا بکە پسنە یەکتری ئاو بن بۆی چیمەنەکە زۆر تاواکە یەکتری بن سەرەتای ئەوەی تریانە ئیتر ئەبینی بۆ نمونە لێرەیە ئەو شوێنانی کە ئەکەونە زیاتر لە ناوەڕاستەوە بە گۆشەی 360 ئەخولێنەوانێ بە دەوری خۆیانە ئەوانەی کە لە قەراغەوە بن ئەگە قەراغەکە ڕاست بێ بە گۆشەی 180 بۆی بۆ نمونە بیهارتۆنەکە ئەو نەیە ئاوەکە بە فیڕۆ نەچێ ئاوا دیزاین کراوە ئەتیادی ئیتر ئێمە بمانەوێ عیارەکەی بەدەست خۆمانە پێشتر ئاماژەمان پێەیە عیاری بەدەست خۆمانە چ گۆشەیەکە بێ کە سپرینگلەرەکەیان بۆ هێنای تۆ توانی عیاریکەی لە گۆشەی سیەوانێ هەتاوکو 360 تۆ بە ئارەزوی خۆتە تر بەم شێوەیە چیمەنەکان ئاوە خۆنەوانێ بەنسبەت دارەکانەوانێ کە ئەویش سیستمی با بڵێن دریپەرە لەسەر بۆری 20 میلیم هەمووی نیزام کراوە کە دریپەریش پێوەیە لەگەڵ سپاگێتیەکە هەر دریپەرێک 4 لیتر ئاوەیە لە سەعاتێکە دیسچارجەکەیەتی ئێمە بۆ هەموو دارێک 2 دریپمان بۆ داناوە تێگەی لەسەر بۆری 20 میلیم نەسڵ ئەکرێ هەر دارێک 8 لیتر ئاوە خۆ لە ماوەی کاتژمێرەکە ئیتر ئەوەی کە دارستان و پەیوەندی بەدارەوە هەیە بە سیستمی دریپەرە سیستمی پەرژین بۆ نمونە پەرژیمان هەیە وەکو ئەم شوێنە ئەمەمان کە هەیە ئەمە لە شەریکەوە خۆی وا دیزاین کراوە نێوان هەر 20 میلیمێک و 2 کونیتیایە تێگەی یعنی پێویست ناکە ئێمە دانیشین بۆریە 20 میلیمەکە بێنین کونکونیکەی ئەمە خۆی لە شەریکەوە ئەمە هەر لە شەریکەوە ئەمە بۆری 16 میلیمی پێوترێ بۆ ئەم نەوع پەرژینانەیە بووە گوڵ و گوڵزار کە تۆزێ وردن تا ڕادەیە ڕەوهینیان زۆرە ئەمە دائەنی نەسبیەکەی لە پەنە ئامیشە لە ڕێی کۆنتۆڵ ڕوومەکەەوە بەڵێ ئیعازەی تێ چەند سەعاتی بێت چەند دەقەت بووە ئیعازەیت ئیتر ئەمە خۆی لەم کوانەوانێ ئاویەتە دەرەوانێ و پەرژینەکە ئەتوانێت ئای پێ بخواتەوە ئەمە یەکێکە لە سامپڵەکانی بۆری 20 میلیم باشە ئەم 20 میلیمە دائەنرێ بۆ ئاو خواردنەوەی دارەکە ئەم 20 میلیمە ئاعتیادی ئەکرێتە ژێر عەرزەوانێ بۆی لە بێکاچوون و هاتنەوەیەک و لێکزوومنەوە کە تەمەدەد و تەقەڵوسی پێکرێت لە وەرزی زستان و هاوینە لەوە پارێزرێ چونکە ئەگەر ئەمە دفن بکرێ تەمەنی درێژترە بێ وەک لەوەی کە زاهێری بێ ئێمە چیمان هەیە ئەم تریپەمانە یین چیەکەین ئەمە کون ئەکرێ تۆڵی خۆی هەیە ئەمە ئەچەقێنی بێرەیە کامۆ چاقان ئەمە سپاگێتەکەی پێوە ئەەکەی ئەم سەری چیە نۆسڵەکەیە بۆ نمونە کە ئەمە لەوە بەست ئەمە ئەچەقێنی بە بنی دارەکەیە نەک بە نهایەتە بۆ لەبەرەوەی ڕاستەوخۆ ئەو لە بۆریەکەەوە بگەێنێ بە ڕەژی درەختەکە بۆ نمونە بۆ
لەبەرەوەی ئەگەر نەیگەیەنێ گژوجا زۆرە بێ تووشی تەبەخورە بێ خاکەکە تێگا بۆ نمونە ئەو ناوەکە بە قوڕولیتە و ئەو جۆرە شتانە تۆزێ جوانی خاکەکە تێگا بەڵام ئەمە کە گەیانی بە بنی خاکە و خەینی شکەمە کاتەوە ڕاژەی خوێ لە خاکەکە ئەمە ئیسفادەکانی دریپەر ئەمەیە. لە کۆتاییان بەرنامەیەدا داواکارین کە سەرجەم باخەکانی تر و سەرجەم پارکەکانی تریش ئەم سیستەمەیان بۆ دابنرێت و داواکارین لە هاوڵاتیانی خۆشەویست کاتێک کە سەردانی ئەم پارکانەکەن وەکو بەرپرسیارانە مامەڵە بکەن چونکە لە کۆتاییدا هەمووی بۆ بەرژەوەندی هاوڵاتیان ئەم سیستەمە دانراوە. تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.